سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشت کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. ئازیزان هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی دیدار و ڕاوە. تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمان قسەکردنە سەبارەت بە مامۆستا گۆرانی شاعر و ڕەچەشکن لە ڕێگای پێشکەشکردنی وتارێکەوە کە لەلایەن بەڕێز عەتا قەرەداغیەوە نووسراوە کە لەم بەشەدا لەم بەرنامەدا بەشی دووهەمی ئەو بابەتتان پێشکەش دەکرێت. بۆ هیوای ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بێت فەرموون لەگەڵمان بن بۆ بینینی. گۆران و گەڕان بە دوای ئاڵتەرناتیڤی وێنەونبووەکاندا. دوای تێپەڕبوونی 64 ساڵ بەسەر کۆچی دوایی گۆراندا لە نووسینی بەڕێز عەتا قەرەداغی. سەرەتای گرێ هەستکردن بە ونبوونی باوک، ونبوونی سەرچاوەی سۆز و خۆشەویستی هەر لە سەرەتای دەست بە نووسینکردنی گۆرانەوە ئاشکرا دەبێت. ئەوە تا لە کەرکووکەوە لە کاتێکدا کە تەمەنی لە نێوان 16-17 ساڵاندایە و نامەیەک بۆ دایکی دەنووسێت و تیادا باری دەرونی خۆی بەیان دەکات و دەڵێت: ئەی دایکە، ئەگەر ئەپرسی حاڵم، ئەتۆش وەکو باقی بێڕەحم نیت. تۆسقاڵی ڕەحم ئەزانیت. ڕاستی شەو و ڕۆژ هەر دەناڵم، دەگریم و دەسووتێم هەر وەکو مۆم. ئاهم ئەگاتە کۆشی گەردوون، مات و کز و مەلول و مەحزون. بۆ حاڵی غەریبی بێکەسی خۆم 1921. ئەلێرەدا بە ئاشکرا هەستکردنی گۆران بە نەبوونی هیچ سایە و سێبەرێک بە نەبوونی هیچ باوکێک ئاشکرا دەبێت. وێنەی باوک وێنەیەکی سراوەیە، چ لە ڕووی ئامادەبوونی فیزیکیەوە هەتا گۆران نامەکەی بۆ ڕەوانە بکات، چ لە ڕووی ئامادەبوونی معنەویەوە لە هەست و زەهنی گۆراندا هەتا بەو شێوەیە خۆی بێکەس نەبینێت. دەبینن لە جیاتی باوک نامەکە ئاراستەی دایک دەکرێت. ئەوەش لە کۆمەڵگای ئەو ساتە وەختەی کوردەواریدا کارێکی باو نەبووە. دایک توانایی پڕکردنەوەی ئەو بۆشایەی نییە. دایکیش لای گۆران تا ڕادەیەک سیفەتەکانی دایکی لێ دەبێتەوە و لەبری ئەوەی وێنەیەکی زیندوو بێت لە پێبەخشینی سۆز و خۆشەویستی، کەچی گۆران وەکو مەخلوقێکی ناپەیوەست و جابڕاو لە خۆی دەیدوێنێت. لێرەوە دەردەکەوێت کە دایک لای گۆران دەبێتە ئەو یان بەشێک لە ئەوانی تر، واتە دەبێتە کەسێکی نامۆ و غەریب بە خودی گۆران. کەسێکان نەک هەر ناتوانێت هیچ گۆڕانێک لە دۆخی بێکەسی و غەریبی گۆراندا دروست بکات، بەڵکو بێ ئاگاشە لە گۆران وەکو پەیوەندی دایک بە کوڕەوە. لێرەوە بە تەواوی دەردەکەوێت کە دایک نەک هەر ناتوانێت ببێتە جێگرەوەی وێنەی باوک بۆ گۆران، بەڵکو ناتوانێت وێنەی ڕاستەقینە دایکیش بێت. ئەمەش دەبێتە هۆکارێکی سەرەکی بۆ گەڕان و لە دوا ڕۆیشتنی بەردەوامی گۆران لە دوای ئاڵتەرناتیڤ. دەشێت دەلالەتێکی تری ئەو نامە شاریای گۆران بۆ دایکی لە پاڵ گەڕان لە دوای دۆزینەوەی سۆزی باوک جۆرێک لە خۆدنمایشکردن بێت بۆ دەرەوەی خودی خۆی بە مەبەستی پاگشتبوونەوە. واتە هەوڵدان بۆ ئاگادارکردنەوەی ئەوانی تر لەباری شلۆقی دەرونی خۆی کە ئەوەش دەبێتە هۆی جۆرە سەقامگیریەکی دەرونی و لەو حاڵەتە پەشێوە دەرونیە ڕزگار دەبێت. لە هەمان کاتدا سەردەمی هەرزەکاری گۆران هاوکاتە لەگەڵ نووسینی ئەو نامە شعریەجا بۆ دایکی کە ئەوەش دیسان بۆشایەکی دی بەردەستە دەکات کە ئەویش بۆشایی ڕۆحیە لە ژیانی لاویەتی گۆراندا و مەبەست لەوەش نەبوونی خۆشەویستی ڕەگەزی بەرامبەرەکە دوجار لای گۆران دەبێتە گەڕان لە دوای پانتاییەک بۆ مسۆگەرکردنی ویستە جەسەدیەکان کە ئەوەش لە ونبوونی جەستەی بەرامبەر واتە ئافرەتدا بەردەست دەبێت. ئەمەش لە قۆناغی دواتری ژیانی گۆراندا ئاشکراتر دەبێت، بە تایبەتی کە گۆران ژنی یەکەمی بە نابەدڵی و لە ژێر فشاری دایکیدا دەهێنێت. لێرەشەوە گۆران دەگاتە بەردەم هەڵوێز وەرگرتن لە وێنەی دووهەم واتە ئافرەت. ئەویش لە دوو ڕووەوە یەکەمیان ژن هێنان بۆ گۆران کە لەو دیوی سنووری خۆشەویستیەوە بوو، نەیتوانی سۆز و خۆشەویستی خۆناغی پێشتری ژیانی گۆران زیندوو بکاتەوە و ببێتە ئاڵتەرناتیڤی وێنەی یەکەم واتە باوک. دووهەمیش لەبەر ئەوەی
گۆران ژنی یەکەمی بە نابەدڵی هێناوە لە ڕووی جوانیەوە بەدڵی نەبووە کەواتە نە لە ڕووی حسی ئستاتیکەوە نە لە ڕووی ئامادەبوونی فیزیکیشەوە ئەو ئافرەتە نەیتوانیوە جێگای قەنەعەتی گۆران بێت و بە گۆران بگات و گۆرانیش بە هیچ ئامانجێکی پێشتری نەگەیشتووە و بگرە خەون و خەیاڵە قوڵەکانیشی بەرامبەر بە ئافرەت و جەستەی ئافرەت بۆ پیادەکردنی ویست و غەریزە سەرکوتکرا و چەپێنراوەکانی هەراسیان هێناوە. ئاشکراتر بڵین ژنی یەکەمی گۆران وەکو جەستە نێتوانیوە ببێتە پانتاییەکە سنووری دیسیپلینکردن بشکێنێ و گۆران لە شێوەیەکی سروشتیدا و بێ هیچ و پەیوەندیەکی ڕۆحی و جەستەیی و فیزیکی بۆ جەستەیە بگات و هەستی پێ بکات وە بیدوێنێت کە ئەمەش لە شارەکانی دواتری گۆراندا ڕەنگ دەداتەوە و دەیانت دەلالەتی چەپاندن و سەرکوتکردنی ئارەزووی سێکسی لە شارەکانیدا دەدۆزرێتەوە. ئێستا دەرزەکەوێت کە ونبوونی وێنەکان لای گۆران دوو ونبوونن. ونبوونی وێنەی باوک واتە یەکەمی سەرچاوەی بەخشینی و سۆز و خۆشەویستی، ونبوونی خۆشەویستی و جەستە واتە وێنەی ئافرەت وەکو وێنە دووهەم. گوتاری ئەدەبی گۆران لەسەر بنەمای ئەو دوو زەمینە ونبووە بنیاد نراوە. لە مێژووی ژیانی ئەدەبی گۆراندا و لە تێک ڕای بەرهەمەکانیدا ئەو دوو ئاراستە بوونەتە ئەدەب کە بەرجەستەی پرسیارەکانی ئەم دوو بۆچوونە دەکەن و دوواجاریش هەردووکیان یەک دەگرنەوە و گوتاری ئەدەبی گۆران فرموڵە دەکەن. ئەم دوو فاکتەرە مۆتیڤی سەرەکی دروستکردنی پرسیارن لای گۆران، بەڵام بە ئاکام نەگەیاندنیان نەبووەتە هۆکارێک بۆ پاشەکشە پێکردنی گۆران و مانەوەی لە پانتاییەکی بێکردە و بێڕوودا و وەستا و بێجوڵەدا و خۆی بداتە دەستی ئۆمێدی بەدیهاتنی ئاواتەکانی لە دوای مردن و وەکو ونبوونی وێنەکانی پێشوو خۆشی بە دنیای ونبوون بسپێرێت. بەڵکو گۆران سنوورەکانی وەستاندن دەشکێنێ و ونبوونی هەردوو وێنەی پێشوو لە ئاڵترناتیڤێکی تردا دەدۆزێتەوە کە ئەویش بریتیە لە سروشت. لێرەدا دەلالەتی گەڕانەوە بۆ سروشت لای گۆران ئاشکرا دەبێت و ئەو پرسیارەش سەر هەڵدەدات کە داخۆ گەڕانەوەی گۆران بۆ سروشت ڕاکردنە لە واقعی باوی کۆمەڵگای شارستانی یان گەڕانەوەیە بە مەبەستی دۆزینەوەی ئەو وێنانەی کە لە ژیانیدا لە دەستی چوون، یان گەڕانەوەیە بە مەبەستی تێکەڵاوبوون لەگەڵ سروشت و توانەوە و لە ئەنجامیشدا تیایدا دەفن بێت. داخۆ سروشت پەیوەست بە تێڕوانینی گۆران بێلایەنە یان لایەندارە بەوەی کە داخۆ خەسڵەتی ڕەگەزی مێ هەیە یان نا. ئەمانە چەند پرسیارێکن کە دەشێ لە ڕوانگەی لێکزانەوەی گەڕانەوەی گۆران بۆ نێو سروشت و مامەڵەکردن لەگەڵیدا وەڵام بدرێنەوە. بۆ وەڵامدانەوە بەم پرسیارانە دەبێ ئەوە لە بەرچاو بگرین کە تافی منداڵی لە ژیانی هەر کەسێکدا تافی تۆمارکردنی یەکەمین یادەوەریەکانی مرۆڤە و ئەو تافەش سۆز و خۆشەویستیەکی خاوێن و بێگەردی تایە. ونبوونی سۆز و خۆشەویستی ئەو سەردەمە لای گۆران دەشێت تەنها لە ئامێزی خاوێن و بێگەردی سروشتدا دروست بکرێتەوە. واتە بنیاننانەوەی ئەو زەمەنە بەسەرچوەیە کە لە تافی خۆیدا هەستی پێنەکراوە. دەشێت تەنیا لە پانتای سروشتدا دروست بکرێتەوە. بۆیە تاکە ڕێگایەک بۆ ئامادەکردنەوەی ڕابردووی ونبوو بێناسنامە لە ساتەوەختی ئێستادا لە پرۆسەی گەڕانەوە و گەیشتنەوە بە سروشتدا دەگات بەنجام. ئەمەش دەمانگێڕێتەوە بۆ ئەو بۆچوونەی کە دەڵێت هەتا مرۆڤ لە سایەی سروشتدا بووە شتەکان خاوێن و بێگەرد بوون. ئەو وێنە ئاڵۆزانەی کە مرۆڤ لە قۆناغی ژیانی نێو کۆمەڵگەی شاردا بۆی ڕام ناکرێت لە نێو پانتای سروشتدا بە سادەی دەست دەکەون و دەستەبەر دەکرێن. گەڕانەوەی گۆران بۆ نێو سروشت لە ڕاستیدا دوو دەلالەتی هەیە. یەکەمیان گەڕانەوە بۆ تافی منداڵی و زیندووکردنەوەی سۆز و خۆشەویستی ونبووی ئەو تافە، گەڕانەوە بۆ تافی منداڵی و گەڕانەوە بۆ نێو سروشت هاوشێوەن لە خاوێنی و بێگەردیدا.
دووهەمیان سروشت وەکو دنیای خاوێن و بێگەرد ئەو پانتاییەیە کە گۆران بە مەبەستی حەوانەوەی ئەبەدی بۆی دەگەڕێتەوە و لەم بارەشدا سروشت دەلالەتێکی تری دەبێت کە ئەویش منداڵدانی دایک دەگەێنێت کە گۆران لە دنیای پڕ لە ئاژاوەی ژیانی کۆمەڵایەتی دوور لە سۆز و بەزەئی و خۆشەویستیەوە بۆی دەگەڕێتەوە. واتە گۆران لە ژیانی دەرەوە لە نێو کۆمەڵگەوە دەگەڕێتەوە بۆ نێو ژیانی داخراو، واتە بۆ ناوەوە بەمەبەستی گەیشتنی بە دنیایەکە هێمنی و هێوەریتە بەرکەماو بێت. ئەم حاڵەتی گەڕانەوەی لای گۆران هەر هەڵوێستێکی سادە نییە لە ڕووی مامەڵەکردنی خودی گۆرانەوە لێ بڕوانێت، بەڵکو جێکەوتە و کاریگەری دیاری هەیە لە مێژووی شاری کوردی دوای گۆرانیشدا. گۆران لە گەڕانەوەیدا بۆ سروشت دەنجامی هەستکردن با لە دەستچوونی وێنەی باوک و وێنەی ئافرەتدا ژیانی کۆمەلگا ڕەت دەکاتەوە و جۆرێک لە خەڵوەت هەڵدەبژێرێت کە ئەو خەڵوەتەش لە بری ئەوەی وەکو شاعرە سۆفیەکانی پێشخۆی لە کونجی مزگەوت و حوجرەکاندا بێت یان پەنا بۆ تەسەووف ببات لە دنیای فراوانی سروشتیدایە. بەڵام لە هەردوو بارەکەشدا ئەنجام هەر پشکردن و خۆ دوورخستنەوەیە لە ژیانی کۆمەلگا. گۆران سەرباری ئەوەی کە ونبوونی ئەو دووێنەیە پاڵی دەنێت بۆ گەڕانەوە بۆ نێو سروشت بە مەبەستی بەدەستهێنانەوەی ڕابردووی ونبوو لە دەستچوو لە پانتای سروشتدا و لەبەر ئەوەی ناگاتە ئاستی توانەوە لەگەڵ سروشتدا و مامەڵەکردنی گۆران لەگەڵ سروشتدا بێت خۆی وەک بەشێک لە سروشت نیشان بدات، بەڵکو مامەڵەی گۆران لەگەڵ سروشت و توخمەکانیدا مامەڵەی مرۆڤێکە کە لە زەمینەیەکی ترەوە هاتووە لە ئەنجامی دووچاربوونی بە دوو شکستی کاریگەر لە پانتایی زەمینەی پێشوودا پەنای بۆ سروشت هاوردووە و سروشت بە ڕزگارکەر دەزانێت. گۆران لەم ڕوانگەیەوە مامەڵەی سروشت دەکات هەر بۆیە هەڵوێستی گۆران بەرامبەر بە سروشت هەڵوێستی شاعرێکە کە لە نێوان خۆی و سروشتدا پەیوەندیەک دروست دەکات کە ئەویش لەسەر بنەمای سروشتی مەزن و ئامێز پڕ لە سۆز و مهرە بەرامبەر بە گۆرانی هەڵاتووی ژێر فشاری پەیوەندیە تەڵخ و دزێوەکانی کۆمەلگای شار بنیادنراوە. گۆران وەسبی سروشت دەکات و سروشت دەدوێنێت بۆ هیوایەی سروشت ئامێزی بێگەرد و پڕ لە سۆز و مهری بۆ بکاتەوە و باربووی ڕابردووی دزێ و تەڵخ و دوور لە سۆز و بەزەئی بۆ بکاتەوە. بەواتە گۆران لە پێناوی مەبەستێکی دیاردا سروشت دەدوێنێت و لە بنەڕەتیشەوە مەبەستی گەڕانەوەی گۆران بۆ سروشت لە پێناوی ئەو ئامانجەدایە، واتە گەڕانەوەی گۆران بۆ سروشت گەڕانەوەی کە مەبەستێکی دیاری لە بەرچاو گیراو لە پشتەویەیە، نەک عشقێکی دەروێشانە بە سروشتیەوە ببەستێت. هەر بۆیە مامەڵەکردنی گۆران لەگەڵ سروشتدا مامەڵەی شەعارێکە کە لە ڕووی سروشتدا ئامادەبوونی هەیە و لەسەر بنەمای ئەو ئامادەبوونە سروشت دەدوێنێت نەک لەو ڕوانگەیەوە کە گۆران بە تەواوەتی تەماهی لەگەڵ سروشتدا کردبێت و ئەنجامیش تیادا توابێتەوە. ئەم هەڵوێستەش لەلایەک مانەوەی گۆران وەکو داهێنەرێکی ئامادە لە دوای شعرەکانیەوە نیشان دەدات. لەلایەکی تریشەوە ئاستی وەسفکردنی سروشت لەلایەن گۆرانەوە مامەڵەکردنی توخمەکانی سروشت لە تێکڕای شعرەکانی گۆراندا وا دەردەکەون کە لەوە جوانتر و قەشەنگتر بن کە خۆیان لە سروشتدا هەن، یان بە شێوەیەکی گشتگیر بڵێن سروشت لە وەسفکردنی گۆراندا لەوە جوانترە کە خۆی هەیە. ئەمەش ئاستی بەرز و شکۆزاری ئەحساسی شعری گۆران و هەستی ئستاتیکی گۆران نیشان دەدات. هەر مانەوەی گۆران وەکو داهێنەرێکی ئامادە لە دوای شعرەکانیەوە وەکو داهێنەرێکی خاوەن هەستی شعری مەزن کە ئاستی هەستیاری وێنەگرتن و عەکسکردنەوەی ئەو وێنانەی لە ئاستێکی باڵاتردایە لەوەی کە لە ڕاستیدا هەن و ئەوەش گۆران لە شاعرانی ڕۆمانسی بەگشتی و بایرۆن و کیتس و وێرد زۆر
جیا دەکاتەوە ئەویش لەوەدایەکە گەڕانەوەی ئەو شاعرانە بۆ سروشت گەڕانەوەیەکی ڕۆمانسیانەیە و ئەنجامیش لە نێو سروشدا دەتوێنەوە و هیچ ئامادە بوونێکیان نامێنێت. بەڵام گۆران ناتوانێت لەگەڵ سروشدا تەماهی بکات و تیادا بتوێتەوە ئەگەرچی هەنگاوی یەکەمی گەڕانەوەی گۆران بۆ سروشت بە مەبەستی دۆزینەوەی وێنە بوونبەکان و حەوانەوە و پاشانیش خۆت دەفنکردنە لە نێو سروشتا. کەواتە لێرەوە بۆمان دەردەکەوێت کە پەیوەندی گۆران و سروش لە ئاستێکی شلۆغدا ماوەتەوە، لە ئاستێکدا کە گۆران لە حاڵەتی دڵڕاوکێدا بێت بەرامبەر بەو باوکە نوێیە کە هەڵی بژاردووە هەتا جێگای پێشتری بۆ بگرێتەوە. لێرەوە دەردەکەوێت کە هەمیشە گۆران لە حاڵەتی تێڕاماندا بووە بەرامبەر بە پەیوەندی خۆی و سروشت. هەر لێرەشەوە لەسەر زەمینەی ئەم حاڵەتی نیگەرانی و تێڕامانە پرسیاری گۆران سەر هەڵدەدات کە ئەویش پرسیارە لە ماهیەتی بوون، پرسیارە لە ماهیەتی جوانی، پرسیارە لە ماهیەتی لەزەتی ڕۆحی و جەستەیی، پرسیارە لە نهێنیەکانی دنیای ئەو دێوی زانین و پێی پێبردنی مرۆڤ. ونبوونی وێنەی باوک لای گۆران زیاتر لەو ماوە مێژوویەدا بەرچاو دەکەوێت و بە زەقی دەردەکەوێت کە دەکاتە تەمەنی منداڵی گۆران و قۆناغی هەرزەکاری و پێگەیشتن. بەڵام گۆران لە وێنەیەکی ڕاستەوخۆی شعریدا ئەو وێنە لە دەستشوێی بەرجەستە نەکردووەتەوە، تەنها ئەوەندە نەبێ لە دێڕە شعریەکەیدا لە هەڵوێستی ناڕزایی دەربڕیندا بەرجەستەی باری بێباوکی خۆی دەکات و دەڵێت نامەوێ هەتی و کەوم کەلاوە بێت جێگەی خەوم. بەڵێ ئەم دێرە شعرە لە کاتێکدا گوتراوە کە گۆران قۆناغی ژیانی هەتیوی بەڕێ کردووە و کەلاوەش تەنها مەبەست لە ژیانی نێو خانوویکی کەلاوە نییە، بەڵکو مەبەست بە کەلاوەبوونی ژیانی منداڵی گۆرانە لە ڕووی نەبوونی و لە دەستچوونی سۆز و خۆشەویستی باوکەوە. لە ڕووی ژیانی پڕ لە چەرمەسەری گۆرانیشەوە بە پشتبەستن بە مێژووی ژیانی گۆران ئەوە دەزانین کە کاتێ ئەم تەمەنی 17 ساڵان دەبێ محەممەد بەگی برای دەکوژرێت و ئەم ناچار دەبێت دەست لە خوێندن هەڵگرێت و لە کەرکووکەوە بگەڕێتەوە بۆ هەڵەبجە بۆ شاندانە بەرئەرکی بەخێوکردنی خێزانەکەی. ونبوونی وێنەی دووهەمیش لای گۆران بریتی بوو لە ونبوونی وێنەی ئافرەت، واتە ونبوونی سەرچاوەی سۆز و خۆشەویستی و ونبوونی جەستەی ئافرەت، ئەوەش مانای لە دەستچوون و نەگەیشتن بە ئاستی جێبەجێکردنی ئارەزوە جەستەیەکانی. گۆران حاڵەتی ونبوونی وێنەی ئافرەت لە ژیانی خۆیدا بەم شێوەیە نیشان دەدات. سەردەمێک بوو دنیای گیانم تاریک و چۆڵ بوو، کام بەرۆچکەی گەرم دڵم چەشنی سەهۆڵ بوو، فەریحەم وشک تەبیعەتم زەرد و ژاکا بوو، زەردەخەنەم ئاخی سەرلێو فرمێسکی چاو بوو. بەڵام ئەی یار یاری نازدار شۆڕە ژنی شۆخ، بە لێوی ئاڵ بە چاوی ڕەش چاوی ڕەشی تۆخ، بە باڵای بەرز و بە ئەندامی نەرم و شل و جوان، ڕاوتی شیرین ئەشوە و نازی گفتوگۆ و جوڵان، بەم جوانیانە کە زینەتی بەهەشتی دنیان، بەم جوانیانە کە لە تۆدا هەموویان پەیدان، لەو ڕۆژەوە دیومە سحری زەردەخەنەی تۆ، دنیای دەروون مەلەکانی هاتوونەتەوە گۆ، سەرچاوەکەی عومری جوانیم هاتووەتەوە قوڵ، باخچەی ژینم پڕ بووەتەوە لە نەنوامی گۆڵ. لە ڕاستیدا گۆران باری دەرونی خۆی ئاشکرا دەکات، لە سەرەتاوە لە وێرانەیەک دەدوێت کە سەردەمی منداڵی و هەرزەکاری تیا بەسەر بردووە، وێرانەی سۆز و خۆشەویستی باوک، وێرانە و کاولەی سۆز و خۆشەویستی ئافرەت لە قۆناغی هەرزەکاریدا، دواتریش کە وێنەی ئافرەت دەهێنێتەوە پێشەوە تەنها بە مەبەستی هەڵدانە بۆ پڕکردنەوەی گرێ هەستی بەکەمیکردن لەو قۆناغەدا و وەسکردنەکەش تەنها وەسپێکی
تەسویریە و گۆران ئافرەتێکی غایب دەدوێنێ بەواتە بە خەیاڵ ئەو دنیاە دروست دەکات. ئەگینا گۆران بە ئەندیشە و خەیاڵ دەگات بە وێنەی ئافرەت کە لەم حاڵەتەشدا ناتوانێت بگات بە جەستەی مادی ئەو ئافرەتە و ئارەزوو یان غەریزەی سەرکوچکراوی بۆ ڕەگەزی بەرامبەر جێبەجێ بکات و باری هەڵچووی خاڵی بکاتەوە. هەر بۆیە بە هەمان هەڵچوون و بە هەمان هێزەوە چەندین جاریتر ئەم هەڵوێستە دووبارە دەکاتەوە کە ئەویش لە ڕووی لێکدانەوەی دەرونی گۆرانەوە مانای نەگەیشتنە بەو وێنەیە. گۆران ئەنجام دەگاتە ئەوەی بڵێت ژن سەرچاوەی ئیلهامی منە و جوانیەکانی سروشت بە بێبوونی ژن ناتوانن بمخەنە سەرباڵی نەشئەی شعر نووسین. ئەوە تا دەڵێت لە کونجی زاکیرەما ژنێکی شۆخ نەکا، پەری سیفەت بە پەلوپووی جەماڵەوە جیلوە. لەکوێ لە سەتحی زەمینە لە سینەی فەلەکە ئەبێتە مەنبەعی شعرم بەدایعی ئەشیا. هە لەسەر بنەمای هەمان تەرزە بۆچوون دەتوانین بەڵگەی شعری تر بهێنینەوە زیاتر ئەوە ئاشکرا بکەین کە گۆران دەیەوێت بڵێت سەرباری جوانی سروشت و خاوێنی و بێگەردی سروشت کە دەشێ ئاسوودەی ڕۆحی تەنها لەوێدا بدۆزێتەوە کەچی دوور لە جوانی ئافرەت و مهر و سۆز و خۆشەویستی ئافرەت سروشت ناتوانێت ببێتە ئەو منزڵگایەی کە حەوانەوەی ئەبەدی مسۆگەر بکات. بەبێ بوونی جەستەی ئافرەت بەبێ زەردەخەنە و بزەی پڕ لە سۆز و پڕ لە مانای ئافرەت جوانی سروشت هیچ مانایکی نییە. بە واتایەکی دی گۆران دەیەوێت جوانی سروشت و ئافرەت پێکەوە گرێ بدات و ئەوەش نیشان بدات سروشت و ئافرەت یەک ماهیەتیان هەیە و هەردووکیان دەبنە پانتایی خاڵیکردنەوەی حەز و ئارەزووی سەرکوچکراوی ڕۆحی و جەستەی پیاو. بەڵام بەبێبوونی ئافرەت سروشت ناتوانێت حسی ئستاتیکی گۆران بجوڵێنێت و لای وایە. ئەگەر ئافرەت نەبێت سروشت تاریکستانێکی بێگیان و ناکاریگەرە. ئەوە تا لە هەڵبەستی ئافرەت و جوانیدا دوای ئەوەی کە وەسفێکی تەسویری سروشت و توخمەکانی دەکات دەڵێت ئەمانە هەموو جوانن، شیرینن، ڕۆشنکەرەوەی شەقامی ژینن، بەڵام تەبیعات هەرگیزا و هەرگیز بێڕووناکیە بێ بزەی ئازیز. گۆران لە ئەنجامی ونبوونی سەرچاوەکانی سۆز و خۆشەویستی قۆناغی منداڵی و هەرزەکاریدا پەنا بۆ دۆزینەوەی سەرچاوەی نوێ سۆز و خۆشەویستی دەبات. ئەو سەرچاوەیەش سروشتە کە گۆران لەلایەک بۆ پڕکردنەوەی بۆشایی ڕۆحی و عاتفی قۆناغەکانی پێشتر لە پانتای سروشتدا دەگەڕێت بۆ دەستەبەرکردنی ئەو سەرچاوەیە و لە هەمان کاتیشدا سروشت بە پانتایەک بۆ خاڵیکردنەوەی هەست و سۆزی پنگ خواردووی ناخی کە ئەمەش دەبێتە جۆرێک لە پاگشتبوونەوە. ئەویش دەلالەتێکی قوڵتر هەڵدەگرێت کە بریتیە لە خاڵیکردنەوەی غەریزە و ئارەزووی سەرکوچکراوی سەکسی. ئەمەش ئەوە دەگەیەنێت کە سروشت لە ڕوانینی گۆرانەوە بریتیە لە جەستەی ئافرەت. بەڵام گۆران لەبەر ئەوەی ناتوانێت سروشت بە تەواوەتی بکاتە ئاڵتەرناتیڤی ئافرەت لە شعرەکانیدا و ناتوانێت تێکڕای حەز و ئارەزووە سەرکوچکراوەکانی لە جەستەی سروشتدا بە ئاکام بگەێنێت، هەمیشە ئافرەت دەکاتەوە بە هاوشێوەی سروشت وەکو جووتەیەکی پێکەوە بەسراو لیان دەڕوانێت کە هەردووکیان لە جوانی و ناسکی و لە سۆزبەخشیندا چۆن یەکن. لە ڕاستیدا گۆران لە ئەنجامی نەگەیشتن بە جوانی ئافرەت و جەستەی ئافرەت وەکو ئەو وێنە قەشەنگەی چاوەڕوانی دەکات دەگەڕێتەوە بۆ سروشت بۆ هیوای سروشت بکاتە جێگرەوەی ئافرەت لەو بوارانەدا. بەڵام ئەنجام ئەوەی لە جەستەی ئافرەت و جوانی و ئیحساسی ئافرەت پێنەگەیشت لە سروشتدا نایدۆزێتەوە و پێناگات. ئەوە ژوای لێ دەکات هەر چۆن بە ئیحساس و هەستی ئێستاتیکەوە جوانی ئافرەت و نهێنیەکانی جەستەی ئافرەت و سۆز و عشق دەدوێنێت و دەخوێنێتەوە بە هەمان هەستی ئێستاتیکەوە جوانی سروشت و توخمەکانی بدوێنێت و بیخوێنێتەوە و وێنەیان کێشێت. ئەماش ئەوە دەگەیەنێت کە سروشت نەیتوانیوە لای گۆران ببێتە جێگرەوەی تەواوی ئافرەت، بەڵکو بووەتە وێنەی هاوشێوەی ئافرەت لە دیدی گۆرانەوە. لە هەڵوێستی گۆرانەوە کە مەبەست لەو وێنە هاوشێوەیە ئەوەیە هەر چۆن
گۆڕان نەیتوانیوە بەلووتکەی نهێنیەکانی ئافرەت بگات لە ڕووی ڕۆحی و جەستەیەوە و هەموو سۆز و حەز و غەریزەی سەرکوتکراوی خۆی خاڵی بکاتەوە و بتوانێت ئافرەت لە ڕووی ڕۆحی و جەستەیەوە بە پراکتیک بدوێنێ، هەمان شێوە ناتوانێت سروشت وەکو وێنەی ئافرەت بدوێنێت لە هەردوو بواری ڕۆحی و جەستەیەوە، بەڵکو بە ئەحساسی شاعرانەی بەرزی وێنەکێشانی سروشتی کردووەتە ئاڵترناتیڤی وێنەی ئافرەت. سەرنەکەوتن لە دۆزینەوەی وێنەی تەواوەتی ئافرەت لە پانتای سروشدا، گۆران بەرەو قۆناغێکی تر لە ژیانی شعری دەگوازێتەوە کە ئەویش قۆناغی شعری سیاسی و ئیلتزامی ئایدۆلۆژی گۆرانە کە ئەم قۆناغەش لە ڕووی داهێنانەوە ئەگەر بڵین قۆناغێکی وشک و بێبەرە لای گۆران، ڕەنگە لە درکاندن و ئاشکراکردنی ڕاستیەک نزیک بۆ بینەوە کە بەلای زۆر بەمانەوە مایەی ڕازیبوون نییە. کەواتە دەتوانین بڵین قۆناغی ژیانی شاری گۆران پەیوەندیەکی تەواوی بە ژیانی تایبەتی خودی گۆرانەوە هەیە. شکستەکانی قۆناغی منداڵی و هەرزەکاری بەرەو سروش دەیبن. نەگەیشتن بۆ ئامانجەی لە پێناویدا دەگەڕێتەوە بۆ سروش بەرەو قۆناغێکی ئیلتزامی ئایدۆلۆژی دەیبات. لاوازی فکری و باری ناهەمواری کۆمەڵایەتیش گۆران بەرەو نووسینی شعری سیاسی کێش دەکەن. لەم بوارەشدا بەرهەمهێنانی شعریەت کارێکی سووک و ئاسانیە. هەر بۆیە شعری سیاسی گۆران هیچێک ناخاتە سەر خەرمانی پڕ لە داهێنانی ئەو، بەڵام دەشێ ئیلتیزامی سیاسی و ئایدۆلۆژی بوو بێتە مایەی ئۆقرەگرتنی دەرونی گۆران و لە حاڵەتی شلۆق و نیگەرانی و تێڕامان دووری خستبێتەوە. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا گۆران ئەو شاعرە داهێنەرەیە کە توانی لە ئاستی زماندا شۆڕشێک لە شاری کوردیدا بکات، ئەگەرچی گوتاری گۆران ڕەگ و ڕویشەی لای مۆلەوی هەیە، بەڵام ئەزمموی ئەم برۆ پێدانی گوتاری شعری نوێ کوردیە. دیسان لە ڕووی جیهانبینی شعری و ئەو پرسیارانەی شعری گۆران هەڵی دەگرێت، دەشێ ئەزمموی گۆران بە ئەزمموی تازەگەری دابنرێت کە تاکو ئێستاش شعری کوردی سنوورێکی دیاری لە نێوان خۆی و ئەزمموی گۆراندا بە تەواوەتی نەکێشەوە. سەرباری سەرهەڵدانی ئەزمموی نوێ، بەڵام ڕەگ و ڕیشەی ئەزمموی گۆران هەر زیندووە هەتا ساڵەکانی هەشتاکان کە جۆرە دابڕانێک لە ئەزمموی گۆران لە ڕووی شێوازی شعری و گوتاری شعریەوە سەرهەڵدەدات. بەڵام ئەو هەوڵانە ناتوانن لە ژێر هێژمونی ئەزمموی گۆران دەربچن. زۆربەی زۆری شاعرانی کوردی دوای گۆران ئەگەر گەڕابنەوە بۆ سروشت و مامەڵەکردنی توخمەکانی سروشت، ئەوە نەیانتوانیوە لە ژێر کاریگەری ئەزمموی گۆران دەربچن لە چۆنیەتی مامەڵەکردنی سروشتدا. سروشت وەک ئاماژەمان بۆ کرد لای گۆران ئاڵترناتیڤی وێنەی ونبووی قۆناغێکی دیاری ژیانی گۆرانە. لە ئەزمموی دوای گۆرانیشدا سروشتی کوردستان و توخمەکانی بریتین لەو بابەتانەی کە گوتاری مانەوە و گوتاری سیاسی و نەتەوەیی پێک دەهێنن. دیارە سروشت و توخمەکانی سروشتیش پەیوەستن بە قۆناغی ژیانی کۆمەڵگەی شوانکاری و کشت و کاڵیەوە، واتە قۆناغی فیۆدالی لە ژیانی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردەواریدا. لێرەوە دەتوانین ئاماژە بۆ ئەوە بکەین کە گۆران لە گەڕانەوەیدا بۆ سروش زیاتر گزارشتی پەیوەستبوونی مرۆڤی کورد بە سروشتەوە دەکات کە دەشێ ئەوەش وێنەگرتنێکی ڕیالیستیانەی کۆمەڵگەی کوردەواری بێت کە لەو قۆناغەدا کۆمەڵگەیەکی سەرەتایی لادێنشینی نێو سروش بووە. بۆیە ئەدەبەکەشی دەربڕینی ژیانی نێو سروشتە. بەواتە شعر لای گۆران گزارشتی ژیانی کۆمەڵگەی قۆناغی پێش دروستبوونی کۆمەڵگەی شار و کۆمەڵگەی مەدەنی دەکات. پێکەوتی گەڕانەوەی گۆران بۆ سروشت و مامەڵەکردنی توخمەکانی سروشت بە بەرهەمی شعری کوردیەوە تاک و ئەمڕۆ دیار و ئاشکرایە. ئەمەش ئەوە دەگەیەنێت کە شعری کوردی بە شێوەیەکی گشتی جگە لە هەندێک هەوڵی تاکەکەسی زمانی سەردەمی نەدۆزیوەتەوە تاکو ئێستا گزارش لە کۆمەڵگەی فیۆدالی دەکات کە ئەویش بە گوێرەی ئاستی گەشەی کۆمەڵایەتی و پێشکەوتن لە کۆمەڵگەی کوردەواریدا لە ئاستی ژیانی نێو سروشدا دادەنرێت.
واتە شاری کوردی بە شێوەیەکی گشتی گزارشت لە ژیانی کۆمەڵگەی فیۆدالی دەکات لە کاتێکدا ژیانی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردەواری ئێستا لە قۆناغێکی بەرەو سندروتردایە ئەگەرچی نەگەیشت بێتە ئاسی کۆمەڵگەی مەدەنی خاوەن ناسنامەی مەدەنی بوون. هەرەمە هۆکارەش وەهای کردووەکە شاری نوێی کوردی لاواز و دواکۆتوو بێت لە ئاستی ژیانی کۆمەڵایەتی و ئاستی حسی و تێگەیشتنی کۆمەڵدا و توانایی بەرزکردنەوەی پرسیارە گەوهەریەکانی ئینسانی کوردی نەبێت چ کێشە کۆمەڵایەتی و نەسەویەکان چ کێشە زاتیە تاکە کەسی ئەمرۆیەکان. ئێستا دەتوانین بڵێن ئەزمموی شاری گۆران لە مێژووی شاری کوردیدا جێگای دیاری هەیە و لە ئاستی داهێناندا گۆران خۆی دەبەستێتەوە بە خەون و خەیاڵ و مێژووە بە مەبەستی دروستکردنی یوتوپیا بۆ ڕزگارکردن و لە ئامێزگرتنی ڕۆحی نیگەران و ئۆقرە نەگرتووی مرۆڤی ئەم سەردەمە. گۆران ئەو ئەزمونگەرەیەکە لە دوای نوێ دەگەڕێت. پرسیار دەربارەی بوون و کێشەکانی بوون بەرز دەکاتەوە. لە مەسەلەی جوانی و چێژی ڕاستەقینەی ئێستاتێکی مرۆڤ دەپرسێت. داهێنانی گەورەی گۆران دەگەڕێتەوە بۆ جیهانبینی گەردوونی شەڕەکانی کە ئەوەش سیفەتی سەرەکی بەرهەمێکی نەمرە. لدرياوە قەتاری هەوری بارش کەوتە دووی پێشان لدرياوە قەتاری هەوری بارش کەوتە دووی پێشان بەسەر سنگی چیادا چۆ تیداداوە کشوو بێدەن بەسەر پاییزی زەردەبا بەخۆڕ بگیری بە کۆڵ بگیری بەسەر پاییزی زەردەبا بەخۆڕ بگیری بە کۆڵ بگیری لەسەر ئاخر گەڵا ئاخر چڵی تەنیایی گوڵ بگیری چڵی تەنیایی گوڵ بگیری بەڵێ هازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەیشتنە کۆسایی بەرنامەی ئەمڕۆشمان بۆ هیوای نەوەڕۆکی باسەکان جێگای سەرنجی ئێوەی ئازیز بوو بێتن تا بەگەیشتنەوەیکی ترمان لە بەرنامەیەکی تردا ماڵەوە.